بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. خوشك براني بريس سلام سۆز و میرەبانی و بەرەکەتی خوای گەورە بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خوای گەورە پەرستش و کارە خێرەکان لە هەموو لایەکمان وەربگرێت و زۆرترین و باشترین و چاکترین پاداش بۆ هەموو لایەکمان بنووسێت و خوای گەورە ڕۆژ و عیبادەت و کارە چاکەکان لە هەموو لایەکمان قبول بکات. ئازیزان، لە خزمەتتانە باسی ئەوە ئەکەم کە لە ڕەمەزاندا تووڕە مەبە و نەرمونیان بە. هەمومان ئەزانین مانگی ڕەمەزان کە مانگی عیبادەت و پەرستشە، مانگی ماندووبوونە و بە تایبەتی مانگی ڕۆژ و قورئان خوێندنە. یەکێک لەو شتە خراپانەی کە زۆر بەداخەوە کە یعنی لە ڕەمەزانە تا ئاست و حەدێک بوونی هەیە بریتیە لە تووڕەبوون. تووڕەبوون بەڕاستی ئەسڵ وایە موسڵمان ئیماندار خۆی لێ بپارێزێ. تووڕەش بین ئەبێت تووڕەبوونی خۆمان بخۆینەوە. نابێ ئەو تووڕەبوونە کاریگەری و ئاسەوار و شوێنەواری خراپی بەسەر هەڵس و کەوت چی قسە یاخود هەڵس و کەوتی تر لە ڕووی کردەیی بەسەرمانەوە هەبێ. بەڕاستی مرۆڤ وەکو سروشت و طەبیعەتی خۆی ئازیزان هەمومان صفەت و خو تووڕەبوونمان هەیە، بەڵام گرنگ ئەوەیە کە تووڕەبوونەکەمان دەرنەخەین و کاریگەری نەبێ بەسەر کار و کردە و هەڵس و کەوت و قسەمانەوە و مامەڵەمان لەگەڵ خەڵکیە. و ڕۆژووی ڕەمەزان کاتێک کە ئینسان لە مانگەدا ئیگرێ جاری وایە بە تایبەتی لە کاتی ئێوارانە، بۆ نمونە کەسانێک هەن جگەرەکێشن، کەسانێک هەن ماندوون، کەسانێک هەن لەوانەیە ڕێژەی شەکرەیان دابەزی بێ، سەر و مل و شانیان تەشەنوجی کرد بێ و سەریان ژان ئەکا. لەم حاڵەتانەدا جاری وایە تووڕەبوون تووشی ئەو جۆرە ئادەمی زادانە ئەبێ. بەڕاستی کاریگەری هەیە تەبعەن ماندوو بوون، بەڵام زۆر گرنگە کاتێک کە ئێمە تووڕەبوونی خۆمان بخۆینەوە. بۆ خۆشەویستان، یعنی کاتێک کە خوای گەورە باسی ئیمانداری حەقیقی و ڕاستەقینە ئەکا، یەکێک لە خووە جوانەکانی ئیمانداری ڕاستەقینە ئەوەیە کەوا نەک تووڕە نابن، ئەگەر تووڕەش بن نەک کاریگەری خراپیان نابێ بەڵکو لێبوردە ئەبن بەرامبەرەکەیان. خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ والذين يجتنبون كبائر الإثم وإذا ما غضبوا هم يغفرون. ئیمانداری ڕاستەقینە ئەوانن خۆیان لە گوناهە گەورەکان ئەپارێزن و هەر کاتی ئەگەر تووڕەبوون چاوپۆشی ئەکەن، لێبوردە ئەبن بەرامبەر بەرامبەرەکانیان. بە تایبەتی ئازیزان، پیاو لە ماڵەوە بەڕاستی نابێت تۆ بە ڕۆژووی خەریکی پەرستش و ماندووبوونی بۆ خوای پەروەردگار کەچی لە خێزانەکە تووڕە ئەبی ئەوەنە قسەی نەشیاوی پێڵەی کە جاری وایە ئەو قسە نەشیاوانە کاریگەری لەسەر چیە بێ؟ لەسەر پاداشتی ڕۆژۆکەشت ئەبێ. یعنی ئەبێ بزانین کە جاری وایە یەکێک لە بیرکەینەوە کە وامان لێبێ کە تووڕە نەبین. تووڕەبوون جاری وایە خێر و پاداشتی ڕۆژوو کەمەکاتەوە. پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی السەلات وەسەلام لە فەرمایشتێکە ئەفەرمێ بێگومان خوای گەورە ئینسانی خراپەکار و زمان پیسی حەزلێنی ڕقی لێیەتی، ناکرێتەوە بە ڕۆژوو ئەبی بە ڕۆژ ئێوارە یان شەو یان پێش ڕۆژ و شکاندن لە ماڵ و مناڵ و خێزانە تووڕە ئەبیت و مشکیلە و گرفت دروست ئەەکەیت و هەڵاڵایەک دروست ئەەکەیت و یعنی دەنگە دروست ئەەکەی کە هیچ سوود و قازانجێکیشی نییە. چونکە وەکو وتم وەکو خوا ئەفەرمێ ئیمانداری حەقیقی ئەبێ کاتێک کە تووڕە ئەبن ئەسڵەن لەگەڵ بەرامبەرەکەیانە چاوپۆشی بکەن، لێبوردە بن و هەڵسوکەوتی تون نەنوێنن بەرامبەریان.
خاڵێکی تر ئایزان و خۆشەویستان حتا کاتێک کە خوای گەورە باسی لە خواترسی ڕاستەقینە ئەکا کە خوا بەهشتی بۆ ئامادە کردووە لە خواترسی ڕاستەقینە ئەوەیە کەوا ڕق و کینەی خۆی بخواتەوە. خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. ئەفەرمێ ئێوە پەلە بکەن بۆ لێبوردن و لێخۆشبوونێک کە لەلایەن پەروەردگارتانەوەیە و بۆ بەهەشتێ کە پانیەکەی بە ئەندازەی نێوان زەوی و ئاسمانە کە بۆچی ئامادەکراوە للمتقین لە خواترسان و پارێزکاران. اینجا کێن لە خواترس و پارێزکاری حەقیقی؟ الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ. ئەوانن کاتێک کە ئەبەخشن لە کاتی خۆشی و ناخۆشی و ئەوانن کە ڕق و کینە و تووڕەبوونی خۆیان ئەخۆنەوە والعافين عن الناس لە خەڵک ئەبورن کە تۆ تووڕە ئەبووی ڕقەکەت بخۆرەوە تووڕە ئەبووی لێبوردە بە بەرامبەر بە خەڵکی کەوات کرد چاکەکار ئەبی والله يحب المحسنين. خوای گەورە فەرمێ الله جل جلاله چاکەکارانی خۆش ئەوێ کەواتە تۆ ئەبی بە خۆشەویستی خوای پەروەردگار جل جلاله. خاڵێکی تر ئایزان و خۆشەویستان یعنی کە ئینسان خۆی لە تووڕەبوون ئەپارێزێ هۆکارە بۆ ئەوی خوا بەهەشتت بۆ خەڵاتکە. پیاوێک هات بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دلنی على عمل يدخلني الجنة. کار و کردەوەیەکم پێ بڵێ یەک کار و کردەوە بمکاتە ناو بەهەشتەوە ئەوەندە گەورە بێ پاداشتەکەی. رسولی خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تغضب ولك الجنة تووڕەمە بۆ بەهەشتت بۆ هەیە. لەوانەیە کابرا تووڕەبوونیشی تیا بێ. جارتر کابرایەکی تر هات وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەسیحەت و ئامۆژگاریەکم بکە فەرمووی تووڕەمە بە. دووەم سێیەم جاریش هەر داوای ئامۆژگاری کرد هەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تووڕەمە بە. بۆ لە ئیسلامە پێت ئەوترێت تووڕەمە بە؟ چونکە تووڕەبوون وەکو وتم شوێنەوار و کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر ئادەمیزاد بەڕاستی. جا بۆیە ئەبێ ئێمە خۆمان لە چی بپارێزین؟ لە مانگە پیرۆزەدا لە تووڕەبوون خۆمان بپارێزین. اینجا لە سەرخۆیی و نەرمونیانی کە تۆ تووڕە نەبووی لە سەرخۆ و نەرمونیان بی هەمیشە تۆ ئەبی بە خۆشەویستی خوا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان بە سەحابەیەکی فەرموو تۆ دوو سیفەتت تایە خوای گەورە خۆشی ئەوێ ئەو دوو سیفەتە الحلم والأنات لە سەرخۆیی و نەرمونیانی ئارامگری و لە سەرخۆیی و نەرمونیانی سبحان الله خوا خۆشی ئەوێ. جا کە خوا ئەو سیفەتەی خۆش ئەوێ خاوەنەکەشی خۆش ئەوێ لەناو خۆشەویستانی خۆیان ناوی تۆمار ئەکا. بۆیە گرنگە کە تۆ بزانی تۆی ئیماندار کاتێک کەسێکی لەسەر خۆ ئەبی نەرمونیان ئەبی تووڕە نابی بە تایبەتی لە مانگە پیرۆزەدا بەرامبەر کەسە لە ماڵەوە لەگەڵ دەوروبەر و هاوپیشە و هاوئیشەکانتە نەرمونیان ئەبی بزانە کە خوای گەورە جەلە جەلالوه بێگومان تۆی خۆش ئەوێ. خاڵێکی تر بابەتێکی تر کە باسی کەین گرنگە ئازیزان ئەویش ئەوەیە باشە ئەگەر ئێمە تووڕەبووین چارەسەرمان چییە؟ یەکەم چارەسەر بریتیە لە چی؟ هەر کاتێ تووڕەبووی بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله من الشيطان الرجيم. خوای گەورە ئەفەرمێ چی؟ عفوا وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم. ئەگەر وەسوەسە و خەتەرەی و شتێکی خراپ لەلایەن شەیطانەوە تووشت بوو پەنا بگرە بەخوا لە شەیطان چونکە بێگومان خوا بیسەر و زانایە. ئەمە زۆر گرنگە ئێمە لەو کاتە ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم بکەین. ڕۆژێکیان سەحابەیەک دەڵێ لای پێغەمبەری خوایە بووم صلی الله علیه وسلم دوو پیا و جنێویان بە یەکتری ئەدا دانەیەکیان دەم و چاوی سوور هەڵگەڕا دەمارەکانی ملی جوڵەی ئەکرد حرەکەی ئەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بێگومان من و شەیەک ئەزانم ئەگەر ئەو پیاوە بیوتایە ئەو تووڕەبوونەی لەسەر لا ئەچوو ئیشی بوو فەرمووی أعوذ بالله من الشيطان الرجيم. ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جات بۆیە دوای فەرموو تعوذ بالله من الشيطان فەرمووی پەنا بگرن بە خوای گەورە لە شەیطان بەڵکو خوا بتان پارێزێ. ئەوە زۆر زۆر گرنگە. خاڵێکی تر بێدەنگبوون یەکێکی تر لە چارەسەرەکان هەتا پێت ئەکرێ لەو کاتەی کەوا تووڕە ئەبی بێدەنگی هەڵبژێرە کاردانەوەت نەبێ هەڵوێستی خراپت نەبێ. ئەوە زۆر زۆر گرنگە. پێغەمبەر فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام
إذا غضب أحدكم فليسكت هر کەسێک لە ئێوە کاتێک کە تووڕە بوو باچی بکە بێدەنگ بە بێدەنگ بێ ئێستا جاری وایە تووڕە ئەبێ جنێوەدا وایە تووڕە بێ ژن تەلاقەدا وایە تووڕە ئەبێ لە خەڵک ئەدا وایە تووڕە بێ پیاوە کوژێ زۆر خەتەرە بەڕاستی کەواتە ئەگەر ئێمە بێدەنگ بین کە ئەوە چارەسەرێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمانی داوە بێدەنگی هەڵبژێرین ئەوە معنای وایە کاردانەوەمان نابێت و تووڕەبوونەکەمان هیچ زەرەر و زیانێکی نابێ خاڵێکی تر خۆشەویستان و ئازیزان دەستنوێژگرتنیش یەکێکە لە چارەسەرەکانی تووڕەبوون پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ هەر کەسێک لە ئێوە کاتێک کە تووڕە بوو با چی بکە با دەستنوێژ بگرێ چونکە دەستنوێژگرتن شەیطان تووڕەت ئەکا شەیطان لە ئاگر دروست کراوە کە تۆ دەستنوێژ ئەگری ئەو ئاگرە ئەو گەرمیەی لاشەتە چی لێ دێ سارد و سڕ ئەبێتەوە و هێور ئەبێتەوە خاڵێکی تر کە ئەمە کۆتا چارەسەرە گۆڕینی حاڵ و باری خۆمان چۆن بۆ نمونە کە تۆ تووڕەی بە پێوەی دانیشە بە دانیشتنەوەی ڕاکشێ ئەوە زۆر گرنگە حاڵ و وەزع و بارودۆخی جەستەیی خۆمان بگۆڕین ئەوە یەکێکە لە چارەسەرەکان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام إذا غضب أحدكم وهو قائم فليجلس ئەگەر یەکێک لە ئێوە تووڕە بوو بە پێوە بوو با دانیشێ فإن ذهب عنه الغضب ئەفەرمێ ئەگەر تووڕەبوونەکەی لەسەر لاچوو ئەوە باشە وئیلا ئەگەر لا نەچوو با چی بکە فەلیەضطەجع با ڕابکشێ ئەوەش یەکێکە لە چارەسەرەکان بۆیە ئازیزان و خۆشەویستان هیوادارم لەم مانگەدا بتوانین زۆرترین پاداش لە لای خوای گەورە بۆ خۆمان کۆ بکەینەوە بیشزانین یەکێک لەو شتانەی کەوا کاریگەری لەسەر ڕۆژوومان ئەبێ لەسەر خێر و پاداشتی ڕۆژوومان ئەبێ بریتێ لە تووڕەبوون ئاگامان لێوێت تووڕەبوونی خۆمان بخۆینەوە ڕقوچینەی خۆمان بخۆینەوە هەڵوێستی خراپ نەنوێنین کاتێک کە تووڕە ئەبین بەڵکو لەسەر خۆ بین هەوڵ بدەین ئەو عیلاج و چارەسەرانە بکەین بۆ ئەوەی کەوا تووڕەبوونەکانمان کاردانەوەی خراپی لێ دروست نەبێت و هەروەها تووڕەبوونی خۆمان بخۆینەوە لە کۆتاییدا لە خوای گەورە ئاپاڕێمەوە خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکات لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بکات و ڕوومان سپی بکات و ڕۆژووی هەموو لایەکمان قبوڵ بکات سەربەرزمان بکات عاقبەتمان بەخێر بگێڕێ خوای گەورە کوردستانی ئێمە وڵاتی موسڵمانان لە هەموو بەڵا و مصیبەت و ناخۆشی و خراپەکارێک بپارێزێ آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم